هەر لەسەرم پرسە میوانداری بەڕێز سیپان شێروانیمان کردووە بەڕێزیان ئەندامی پەرلەمانی عێراقن لە سۆدیۆ لەگەڵمانن. کاک سیپان بەخێر هاتیۆم کاتت باش. هەڵبەت کەس هێندەی تۆ شارەزانیە لە مەسەلەی نەوت و بابەتی وتەڵەکانی عێراقیشدا. لە ئێستا کە هەرێمی کوردستان ئەساوە بە ئەنجامدانی ئەمە لە خەمخۆریەتی بۆی کە هەم مافی هەر هەوڵاتی هەرێمی کوردستان دیاری بکات و ئەو کۆمپانیانەش کە کارەکەن بەردەوامی بدەن بە کارەکانیان و بەدەست خستنی نەوتێکی باش و بەرهەمێنرا و مافەکانیشیان لەگەڵیدا. جا ئەم گرێبەستەی کە ئێستا کراوە و دیاریکردنی ئەو کۆمپانیایە تا چەند خزمەتەکات بە یاخود با بڵێن پرسی نەوت لە هەرێمی کوردستان، کارتی نەوت لە هەرێمی کوردستان و کێشەکەش چارەسەرەکە. بەڵێ بەناوی خۆی گەورە و ئێوەڕێ ئێوە بینەران باش بێ. طبیعی ئەو تعدیلەی کە ئێمە لە قانونی موازنەدا ئەنجامماندا لە سەرەتای ساڵی ڕابردوو کە یەکێک لە نقطە گرنگەکانی تعدیلەکە ئەوە بوو کە ئەو 16 دلارە موقەتە تا ئەو کاتەی لێژنەیەک یان کۆمپانیایەکی ئستشاری خەبیر مختص دێتن کە دیڕاسەی تێچووی بەرهەمهێنان و گواستنەوەی نەوت لە هەرێمی کوردستان دەکات و کۆستەکە تەزبیت دەکرێت. ئەمە تاخیر بووە چونکە بەپێی ئەو تعدیلەی کە کردومان دەبووە لە خلالی 2 مانگدا کارەکانی خۆی تەواو بکات، بەڵام وا دیارە کە ئەو 16 دلارەی کە سەرەتا کاری پێکرا 60 ڕۆژەکە درێژ کرایەوە تاکو یەکی مانگی ئاداری ئەم ساڵەواتی یەکی سێ. بەم شێوازە هەر بەردەوام دەبێت و لەسە خەملاندنی کۆستی دەرهێنان و گواستنەوەی نەوت بۆ کۆمپانیاکان هەر بە 16 دلار دەبێت تا ئەو کاتەی ئەم کۆمپانیای کارەکانی خۆمان دەکات. ئێستا هەردوو حکوومەت یان هەردوو وەزارەتی نەوتی عێراقی و وەزارەتی سەرچاوە نەوت و سامانە سروشتەکانی هەرێمی کوردستان لەگەڵ کۆمپانیاکان ڕەزامەندن لەسەر ئەوەی کە ئەو جهە ئەستشاری ئەو کۆمپانیا ئەو کۆمپانیای وود مەکێنزبی ئەمە کۆمپانیایەکی مختصە و خیبرەیەکی زۆریان هەیە، زیاتر لە 52 ساڵە لەم بوارەدا کار دەکەن کە ئەرکی ئەم کۆمپانیایە بریتە لە ڕیسێرچ و لە داتا و لە پەرەپێدان لە بواری سەرچاوە سروشتەکان. کەواتە ئێوە شارەزای کۆمپانیەکان ئەرک و کارەکانی کۆمپانیاکە شارەزان لەسەر و شارەزایەتی کۆمپانیاکە پێت وایە کە چەند دەئەنێت بۆ شایستی کۆمپانیاکان؟ ئەمە زانی دەمێنێتەوە سەر تەبیعەتی بیرەکان نەک کۆمپانیاکان. ئەوەی بۆ ئێمە گرنگ بوو کۆمپانیاکە کۆمپانیایەکی بێلایەن بێت، کۆمپانیایەکی میزداقیەتی خۆی بپارێزێت لە هەڵسەنگاندن بۆ بیرەکانکردنە. هەمووشمان قەناعەتمان بەو کۆمپانیا هەبێت کە کۆمپانیایەکە دەتوانێت بێلایەنی خۆی و میهەنی بوونی خۆی بپارێزێت. دیارە ئەم کۆمپانیا بەو شێوەیە کۆمپانیاکە تا ئەمڕۆ حکوومەتی هەرێمیش ڕەزامەندی هەیە لەسەرەوەی کە ئەم کۆمپانیای بێت بەو کارە هەڵبستێت و ئێمە هیواداریشین کە میزداقیەتی خۆی بپارێزێت وەک ئەوەی کە پێشووتر هەی بووە زیاتر لە 50 ساڵە لەم بوارە لە زۆربەی وڵاتانی جیهانە کار دەکات. ئەم کۆمپانیا لە ساڵی 1970ەوە دەستی بەکار کردووە لە ئانالایزی داتا و کۆکردنەوەی داتا و پێدانی بەڵێ لە زۆربەی وڵاتان لە ئەمریکا، لە ئەفریقیا، لە ئاسیا، لە میدل ئیستیش بارەگای هێدکوارتەریان لە ڕیاضە لە سعودیا. مەبەستمەوەی بزانم ئەم کۆمپانیانە کە کار ئەکەن بەپی شوێنەکان ئەتوانێت چاوپۆشی نەکات لە لایەنێک لەگەڵ لایەنێکی دیکەیە و بە تایبەتیش تێچووی دەرهێنان لە کێڵگەیەک بۆ کێڵگەیەکی دیکە، چونکە ئێمازانین جگە لەوەی سەختی ناوچەکە ڕاستە چونکە یەک جار بیرەکە لێدراوە، بەڵام ئایا تێچووەکەی ژمارە و کارمەندانی لەوێ کارەکەن دەرهێنانی هەتا ناردنی ئەمانە تێچووی جیاواز دەگرێتەوە. پێتان وایە کە کۆمپانیاکە تەواو ڕەچاوی ئەو یەکسانیاکات؟ ئەگەر ئێمە ئەم کۆمپانیای کە نەوەمان هێنە بخەینە لایەکەوە بە شێوازێکی گشتی باز لە کۆمپانیایەکی ئەوروپی بکەین یان ئەمریکی بکەین، حتمما شەفافیەت و پابندی و التزام بە قانون و بە دەستپاکی زۆر زیاترە لە وڵاتانی تردا و بە تایبەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. بۆیە ئەگەری گەندەڵ نەبوونی کۆمپانیاکانیان زۆرە، بەڵام لە هەمان کاتیشدا
زۆر جاریش ئەزمون پێمانی وتووە کە کۆمپانیا ئەمریکیش هەبووە ئەوروپیش هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاسیا لە ئەفریقیا کاریان کردووە لە گەندەڵیا تێوەگلاون ئێمە هیوادارین لە گەندەڵیا تێوە نەگلێن نەزەرەر لە خۆیان بدەن و نە لەزەر لە کۆمپانیەکانی نەوتی هەرێمی کوردستان و نە لە ملەتی کوردیش بدەن بە شەفافیە و بە میزداقیە و بە میهەنیانە کاری خۆیان ئەنجام بدەن لەبارەی تهدیدکردنی نەوتەوە زانی عقدی نەوت زۆر ڕۆلی هەیە شێوازی عقدەکان چۆنن و هەروەها سروشتی جوگرافیش وەکو ئاماژەمان پێدا ڕۆلی هەیە ڕاستە بیر یەک جار لێ دەدرێت بیر یەک جارە لێ دەدرێت بەڵام لە هەمان کاتدا کاریگەری لەسەر پشک و لەسەر مساهمەی کۆمپانیەکان دەبێت لەو نەوتەی کە دەردەهێنرێت بۆیە یەک جاریش بێت بیر لێدان بەڵام ڕەنگە تا ئەبەت هەر کاریگەری لەسەر کۆستی دەرهێنان و گواستنەوە هەبێ لەسەر پشکی حکوومەت کاریگەری هەبێت و شێوازی عقدەکانی تریش جیاوازن زۆر جارێ مە دەبیستین کەسانێک دەڵێن لە عێراق بۆچی نەوت بە $6 بەرهەم دەهێنرێت بەڵام لە هەرێمی کوردستان بە $16 بە $21 چونکە ئەمە دەگەڕێتەوە بۆ سەر شێوازی حسابکردنی خەرجیاتەکەم لە دوو عقدی جیاوازدان ئەو عقدەی هەرێمی کوردستان کە ئێمە پێمانەوە دەوروبەری 20 بۆ $21 کە کۆستی دەگرێت هەموو کۆستێک لە خۆی دەگرێت کۆستی گەڕیان استکشاف کۆستی دۆزینەوە تەطویر ئستثمار نەقل ئەمانە هەمووی خۆی لە جۆرەها کۆست دەبێنێتەوە بەڵام ئەوەی عێراق وانە عێراق دەبینی لە ناکاو لە سنفی نەفقاتی موازنەدا هەڵسە بە دەست نیشانکردنی $1 $2 میلیارد و ڕەنگە زیاتریش بۆ وەزارەتی نەفت بۆ ئستثماری ئەگەر $16 بێت جارێ کار لەسەرەوە نەکرێکە بە پێی تێچووەکەی چەنە ئەوەندە بدرێ بە کۆمپانیاکان ئەگەر $16 بێ پێ دوایە کاریگەری ئەبێت لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان و دوواجار ڕنگدانەوەی بۆ موچە ئەگۆڕێ و کاریگەریە بێت لەسەری بە هەمان شێوە لە ڕاستیدا ئەمە دەباستێتەوە سەر ڕێی کۆمپانیەکان ئایا لە واقعدا کۆمپانیەکان کە لەو بوارە کار دەکەن سوودمەند دەبن یانیش بۆیان باشە بنموناگەر نەوت دابەزی چونکە ئەوان لە بری پارە نەوت وەرەگرن بەڵێ بەسەری ئەگەرێک ئەمانە هەموو ئەگەرن ئەگەری نەوت دابەزینیش هەیە بۆ معلوماتتان تەوەقع دەکرێت لەم ساڵەدا نەوت داببازێت بەڵام شەرتیشنی هەموو جار تەوەقعەکان دروست دەربچن بەڵام ئەگەر بتو ڤەنزوێلا بگەڕێتەوە نێو بازاڕی نەوتە ئەمە هەم تەسیری لەسەر حسەی هەر وڵاتێک لە هەناردەکردنی نەوت و لەسەر نرخی نەوتیش دەبێت بەتێکی بەتایبەتیش لەسەر عێراقیش بۆیە اقتصادی عێراق لە بەردەم مەترسی گەورەدایە بە تایبەت لەم ساڵەدا اقتصادێکی ڕێعی نەوتی صرف کە کاریگەری زۆر مەترسیداری دەبێت ئەمە لە لایەک بەڵام بە شێوازێکی گشتی لەسەر بابەتەکە خۆمان ئەگەر دەرنەچین ئەمانە کۆمپانیەکان خۆیانن حکوومەتی هەرێمی کوردستانیش پاڵپشتی لە داواکاریە یاسایی و شەرعی کۆمپانیەکان دەکات و پێیان وایە کۆمپانیەکان بە خۆیان بڕیار لەسەر ئەو حدی ئەدنایە بدەن کە دەتوانن کاری پێوە بکەن ئێمە نەبین فەرز بکەینە سەری و پێشمان باشنە عێراقیش فەرز بکاتە سەری هەر خۆیان بە پێ ڕێکەوتنەکان التزامێک بکەن بەڵام ڕێکەوتنەکان کە دەکرێت بە عقلیەتێکی شۆڤێنی و ئەنسۆری کار نەکرێت چونکە وەکو ئاماژەم پێدا ئەمە پۆپولیستیە کاتێک دەڵێن نەوت لە بەغدا بە $6 بۆ لە کوردستان $20 ئەوانی یەک جۆر کۆستیان حسێب کردووە دەڵێن $6 جۆرە کۆستەکانی تر لە شوێنی تر پارەی بۆ دابین دەکەن ئێمە کە دەڵێن $20 هەموو کۆستەکانی پێیەکەوە حساب کردووە ڕەنگە ئی هەرێمی کوردستان ئەرزانتریش ڕابوەستێت عەلا ڕەغم ناوچەی سەعب بوو جوغرافیا و ئەم شاخ و داخانێکە لە کوردستانیشدا هەیە بۆیە ئەمە پێشتر ئەو کێشەیەمان لە مەوزوعی موچەشدا هەبوو ئەوان چیان کرد بۆ خانە نیشتنیان جیا کرد بۆ ڕێیای ئیجتیماعیان جیا کرد بۆ موچەی مەدەنیان جیا کردبووە ئێمەش هەمومان کردبووە یەک بیمەی کۆمەڵایەتی و خانە نشینی و موچەی مەدەنی و سەربازی بەیەکەوە حسابمان کرد بە دەرفەتی زام ئەوش بڵم کە لەگەڵەوەی کە هەرێمی کوردستان پابەندی خۆی نیاسپاکی خۆی و بە بەردەوامی داناو بۆ بەغدا بۆی کە هەناردەی نەوت بەردەوام بێ و ناردنی موچەش بەردەوام بێ پێ دوایە بۆ ئەم ساڵ ئەگەر بارودۆخی عێراق بارودۆخی ئابووری کە خۆمن ئەزانین لە چ کێشەیەکی ئابووریە کێشەی نەختینی هەیە کێشەی تاک سەرچاوی هەیە هەموو ئەمانە بەلای ئەگەر تێک چوو چ بیانوێکە گرێ بە هەرێمی کوردستان لە کاتێکە هەرێمی کوردستان لە هەموو دۆخێکدا پابەندی خۆی
بۆ دووپات کردوتەوە. هەرێمی کوردستان التزامی تەواوی بە دەستور هەبووە، اینجا بە قانونەکان هەبووە، اینجاش بە ئەتفاقەکان. زۆر جار عێراق نە التیزام بە دەستور دەکە و نە بە قانون، نە بە ئەتفاقی و نە بە تعلیمات و نە بە هیچ ئەنظیمەیە کە تەسیر لەسەر هەرێمی کوردستان میکات، ئەوان زۆر جار خۆیان لێ دەدزنەوە. پێ دوای حکوومەتە نوێش هەمان ئێمە نازانین خۆی ئەوەی کە لەگەڵ یانن سەیری دۆخەکەکەن نیازیان چییە؟ من شتێکت پێ بڵێم بەڵێ ئێمە زیاتر لە 100 ساڵە خڕاینەتە سەر عێراق بە زۆری زۆرداری. ڕاست. ئەنواعات ئەشکال نظاممان تێپەڕان، شیعە حکمی کرد، سنە حکمی کرد، نازانم کۆمۆنیست حکمی کرد، بێلایەن حکمی کرد، مەلەکی حکمی کرد، سەربازی حکمی کرد، بەعسی حکمی کرد، ئیشتراکی حکمی کرد، دیموقراتی حکمی کرد، فیدرالی حکمی، هەموو حکمێکمان تەجروبە کرد لە عێراقدا، هەر هەمووی نەفسی عەقلیەتە. چۆن تەوەقع بکەم کەسێک بێت بتوانێت ئەم عەقلیەتە کە 100 ساڵە لە عێراق هەیە بیگۆڕێت. هەر کەسێک لە عێراق دەبێت بە حاکم، نازانم ئۆتۆماتیکان ڕەغبەتێکی لێدان لە کوردی بۆ دروست دەبێت. ئێوە هیچ دیفاعێکتان ئەمە زۆر مهمە. ئێمە نابێت چاوەڕێ ئەوە بکەین کەسێک بێت ببێتە بە فریات ڕەس و لە ئاسمانەوە بێت و معجزەی پێ بێ و عەسای موسای پێ بێ و بچێتە سەر کورسیێکدا بنێشێ و عەساکە ڕابوەشێنێ و هەموو مشکلی هەولێر و بەغدا چارەسەر بکات. ئەمە ڕوونادات ئەبەد. دەبێت ئێمە بە هێز و بازووی خۆمان و بە توانایی خۆمان بە پاڵپشتی میلەتی خۆمان، بە پشتی ئەحزابەکانی خۆمان، بە پاڵپشتی هەموو چین و توێژێکی ئەم وڵاتە بە میدیاکانیشەوە ئێمە لەوێدا شەڕی بەدەستێنانی مافەکان بکەین. جا ئێستا ئەم ئەتوانین بڵین ئەم تیمە تۆکمەیە ئامادەیە بۆ ئەوە؟ ئێمە یەکێک لە گەورەترین کێشەکان ئەوەیە کورد دایمەن پەرتەوازە لە ساڵانی ئاخیردا. چینێک دایمەن بووەتە دەمڕاستی موچەبڕ، چینێک بووەتە محامی موچەبڕ، چینێک یعنی ئەڵی بۆ مزگەوت ئیش دەکەن، پێشتری شەو قسەم کردووە، ئەوەندە بە دڵسۆزی بۆوانە ئیش دەکەن کە موچەی کوردیان بڕیوە و بودجەی کوردیان بڕیوە کە ئەنەما بۆ مزگەوت ئەوەندە بە دڵسۆزی ئیش دەکەن. ئێمە یەک ڕیزی زۆر تەسیرێکی ڕاستەوخۆی لەسەر کوی بابەتەکان هەیە. بە دوای ئەویشدا پێویستە کەسانمان هەبن لە بەغدا کە باگراوندێکی باشیان هەبێ، پاشخانێکی تەخەسوسی لەو بوارەدا هەبێت کە پێوەستە. بۆ نمونە لە دارایی لە سەربازی لە نەفتوگاز لە پزیشکی ئێمە تەنها کافی نییە کەسێکی خوێندەوار بێ و عەرەبی زان بێ و کوردێکی باش بێ بنێرین. ئێمە پێویستە ئەو کەسانەی لە بەغدا تەوەجودیان دەبێجا، چ لە پەرلەمان، چ لە ئەحزابەکان، چ لە حکوومەت، کەسانی متەخەسس ببن کە سەریان لە هەموو کونوکوژبنەکانی اختصاسەکەی خۆن تێدا دەربچێت، هیچی لەسەرا تێپەڕ نەبێت، یەکدەنگ و بەهێزیش بین، شەرمیش لە کەس نەکەین و لە کەسیش نەترسین، داکۆکیەکی ئاشکرا لە مافی میلەتەکەمان بکەین. چاومان با لە ناو چاویان بیت کە داوای مافی میلەتەکەمان دەکەێت. وەکو پەرلەمانتاران ئێستا ئەگەر بە کورتی پێم بڵێ تیمێکی تۆکمەتان ئامادە کردووە، پلانێکی تۆکمەتان ئامادە کردووە بۆ ئەو سیاسەتە دووبارە 100 ساڵەی کە عەرەب لەگەڵ هەرێمی کوردستانیەکە بۆی کە ئێوە ئامادە بن بۆ ئەو سیستمەی کە بۆ چەند ساڵێکی دیکە بەڕێوە ئەڕوە؟ ئێمە بەپێی ئەزمموی کە هەمانە چێ بۆ خۆمان وەکو پارتی ئەحزابی تر ئەو شتەی کە لە خوڵانی ڕابردوو دووبارە دەبێت خەریکە لە هەندێک ڕەهەندەوە جارێکی تر دووبارە دەبێتەوە. ئەو کەسانەی کە مەڕەقیان تێکدان و ئاژاوەکردنە و بربەز دروستکردنە ئەمڕۆژ لە پەرلەماندا هەن، بەڵام ئێمە هەوڵ دەدەن ڕایان بگرین، سنوورێکیان بۆ دابنێن، قوت و بودجە و موچەی ژیان و مستەقبەلی ئەم میلەتە کە بە 1000 قوربانی و شەهیدی بەدەست هاتووە ناکەینە قوربانی هیچ کەسێک. بە هەموو قوتەوە بەرگیری لێ دەکەین. ئێمە من هەڵسەنگاندن بۆ خەڵکی تر ناکەم، بەڵام ئێمە وەکو پارتی تیمێکی باش لەوەیە. بە ڕاشکەوانە بڵێم ئەگەر نقطە زەحفیشمان هەبە دەموتن ئێمە جێگیری سەرۆک پەرلەمانێکمان هەیە، ئەزمونێکی باشی هەیە لە ئیدارەدان و لە کاری نیابی و لە زمانی عەرەبی و لە اختصاسەوە. ئێمە سەرۆک فراکسیۆنێکمان هەیە کە لی تۆقیون هەوە دکتۆر شاخەوان باسی ناکەم کە کەسێکی زۆر سەرکەوتووە و بەهێزە و من هەمیشە وتومە دکتۆر شاخەوان لەو کەسانە بووە کە توانیویەتی ئیرادەی خۆی فەرز بکات، کەس نەیتوانێت ئیرادەی خۆی فەرز بکاتە سەری. بۆیە یەکێک لە فێڵەوەیە کە جێگای دڵخۆشیە لە بەغدا بێت، هێزمان پێدا بەخشێت. برادرانی تریش لە فراکسیۆن
کەسانی دڵسۆزن لە خانەوادەی شەهیدن لە ئەنفاڵن لە پێشمەرگەن کەسانی ئەکادیمیستن کەسانی خاوەنکار و پیشەن خیبرەیان هەیە زمانزانن بەدڵنیایەوە بە یەک تیم و دەست لە ناودەست دەتوانین سەنگەری بەرگری لەوێ دابنین و تەوەقعی کەس نەکەین بێت بانکمان بکە وەرە کاکە فلان شت حەقی خۆتانە بتانێنێ دەبێت بە هێز و بازوی خۆمان بەدەستی بینی بۆ هیواین و هەر مناڵێکی کورد هەتا گەورەترینی چاوەڕێی دەستی ئەوەیە زۆر سپاس سیپان شەروانی ئەندامی پەرلەمانی عێراق چاوەڕێی وێن دەستان خۆش زۆر سپاس.